من دەستخۆشی لە هەندێک بووکوزاوا دەکەم ئەوانەی کە ژنیان نەهێنا و ژن دەهێنن دوای خراپ لە قسەکانم تێمەگەن. هەندێک بووکوزاوا دەبینم لە یەکەم ڕۆژەوە کە ژن دەگوازێتەوە یەک دەعوت ناخوا، ناچێ بۆ ماڵ براکانی، ناچێ ماڵ خوشکەکانی. شێزانی بۆچی؟ لەبەرەوە ئەگەر ئامۆزاکە و پورزاکە و دراوسەکەی وتی وەراڵێ بەخۆ ماڵ براکانیشم نەچوومە، ماڵ خوشکەکانیشم نەچوومە. بۆچی؟ لەبەرەوە خۆی بپارێزێ. ماوەی ئەو مەرحەلەیەکی نازکە. خاڵەتە لەو خاڵانەی کە زۆرێک لە بووکوزاواکان ئاگداری نین. کاتێک کە کێشەکان ڕوو ئەدات دەبینیت گەنجێک بووکوزاوایە دێن بۆ لای کەسێک ئەڵێن وەڵی ئێمە تا هەفتەی عیبمان نەبوو، دوای زەواج دوای گواستنەوە هەتا 3 ڕۆژ هەتا هەفتەیە 10 ڕۆژ مانگی عیبمانە و دوایی بینمان تێکچوو. ئێستا بینمان زۆر خراپە، حەزمان بە یەک نییە. یەکێ لە هۆکارەکان زان چییە؟ ئەو دەعوەتەیە کە دەخورێ. دەعوەت جاران دراوسەکە 100 دراوسێ شتی بۆ